بەڵێ بە قسەکردنی زیاتر لە بارەی بڕیارەکەی پارێزگاری سەپێنراوی کەرکووک هەروە هەوڵدان بۆ تعریبی زیاتری کەرکووک و دەوروبەری لە ستۆدیۆمیانداری بەڕێز عەرفان کەرکووکی سەرۆکی پارتی گەلی تورکمانمان کڕوە. بەڕێز عەرفان کەرکووکی بەخێر بێن. زۆر سپاس. سپاس دەبووتان. مەبەست و ئامانج لەم بڕیارەی پارێزگاری سەپێنراوی کەرکووک چییە؟ چی ئەوێ لە ژیانی کورد و پێکهاتەکانی کەرکووک؟ دیارە دوای 16 ئۆکتۆبەر ئەو مەحافەڵە سەپێنراوی بەسەر خەڵکی کەرکووکدا ڕاستەوخۆ لەگەڵ ئەجیزانیەکان و میلیشیاتی حەشتی شعبی دەستیان کرد بە هاوردنی عەرەب لە خوار و ناوەڕاستی عێراق بۆی جارێکی تر شاڵاوی تعریب بە بەرنامە ڕێژی کەرکووک تعریب بکەنەوە. لەگەڵ ئەوەشدا نەوەستان زۆر لە زەویەکانی کە سەر بە حکومەت و ئیدارەی کەرکووک ئەوانش هەستان بە داگیرکردنی و بە دروستکردنی مەناتقی تازە بۆی پرۆسەی تعریبەکە بە کەیف و ڕکەیفی خۆیان جێبەجێ بکەن. ئەوەی کە ئیستا لە کەرکووک دەیبینین پرۆسەکە هەمان مڕەبع دەمانگەڕێتەوە بۆ هەمان مڕەبعی ئەوەل کە ساڵەکانی هەشتا و هەفتا و شێست و پەنجایەکان کە پرۆسەی تعریب حکومەتە یەک لە دوایەکان کە دەستیان پێکردبوو لە تەهجیر لە تەرحیل لە تعریب. ئەوەی کە ئیستا ڕاکەنجبووری دەیکا لە کەرکووک پرۆسەیەکە بە بەرنامە ڕێژی و خەڵکانێک و لایەنێکی زۆریش هەیە کە پیشگیری دەکەن. ئەو لایەنانە بگەڕێنەوە بۆ ئەو حەقیقەتە کە دەستور هەیە لە عێراق کە قانون هەیە لە عێراق ئەوان هەڵدەستن بە پێشێرکردنی دەستور و قانون لە عێراق خصوصن بەو بریارەی ئەخیری ڕاکان سەعید کە لە 3 حەودەری کردووە ئەوە بەڕاستی شتێکی زۆر مەترسیدارە بۆ خەڵکی کەرکووک. من لێرەوە دەڵێم بەداخەوە هەندێ لایەن خصوصن تورکمانی لە شاری کەرکووک لەبەر امتیازات و تەخسیساتی مالی و امتیازاتی شخصی زۆر بێدەنگن لە ئاست کردەوەکانی ڕاکان سەعید. ڕۆژانە دەبینین خەڵکی تورکمان لە موئەسساتی و ئیدارەی کەرکووک خەڵکی کەفوو خەڵکی بە کەفاعات خەڵکی کەرکووک تورکمان خەڵکی ڕەسەنی شاری کەرکووک لا دەدا عەرەبێک دێنێتە جێکەی هەمان شێوە بەرامبەر ملەتی کوردیش دەستکەوتی دیکەی پێکاتەکانی ئەوەلانەوە. بەداخەوە ئەو لایەنانە کە ئیستا لە نێو کەرکووکدان وەکو لایەنی تورکمانی لەبەر امتیازاتی شخصی خۆیان بەرامبەر ڕاکان سەعید زۆر بێدەنگن خصوصا ئێمە بگەڕێنەوە بۆ مەناتقی یایتی و ترکەلان و کومبەتلەر ئەمانە مەناتقی مشتەرەکە خصوصا مەناتقی تورکمانین. ئەو منتقانە وەختی خۆی ڕژێمی بەعز وەختی خۆی ڕژێمی باید وەختی خۆی ئەو زەویانە و ئەڵاڵی زراعیانەی داگیر کردو داوێتی بە عەرەبە هاوردەکان. بەداخەوە هەتاکو ئیستا ئەو گوندان و ئەو زەوی و زارانە هینی تورکمانە کە مەشمولە بە مادەی 140 لە دەستوری عێراقی هەمیشەیدا هەتا ئیستا جێبەجێ نەکراوە بوو ئەو لایەنانی کە ئیستا بێدەنگن لە ئاست ئەو کردەوە نامرۆڤانەی کە دەیکات ڕاکان سەعید بەرامبەر خەڵکی کەرکووک خصوصن خەڵکە ڕەسەنەکەی کەرکووک لە کورد و تورکمان و کولد و ئاشور هێنانی عەرەب لە شارەکانی خواروی عێراق و ناوەڕاست ئەم پرۆسەیە بەڕاستی پرۆسەیەکی مەترسیدارە. چی بکرێت بۆ ئەم بڕیارانە نەتوانن بگەنە شوێنی خۆیان بۆی نەتوانن جێبەجێ بکرێن؟ بەڕاستی ئێمە دەبێ وەکو خەڵکی کەرکووک و وەکو لایەنە سیاسیەکان دەبێ هەمومان یەکڕیز بین لە بەرامبەر ئەم عەمەلیە کە ناڕەوایی کە دەکرێت دەرحەق بە خەڵکی کەرکووک و کەرکووچیەکان و کەرکووک و مەناتقە جێناوەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کە مەشمول لە بە مادەی 140 لە دەستوری عێراقدا دەبێ ئێمە ئاگاداری منەظەماتی نێودەوڵەتی ڕێکخراوی UN بەڕاستی هەموو ڕێکخراوە جیهانیەکان ئاگادار بووین ئەوەی کە ئێستا دەکرێت لە کەرکووک و لە مەناتقەکانی کە مەشمولن بە مادەی 140 مەترسیدارە لەبەرەوەی هەمان شێوە دەمانگەڕێتەوە بۆ مەڕەبەعی یەک دەمانگەڕێتەوە بۆ عەهدی ڕژێمی بەعس کە تەرحیل و تەهجیر و تەبعیز جارێکی تر هەڵی هەڵداوەتەوە و ڕاکان سەعیدیش وەکو مەحافڵی سەپێنراو ئەو کارانە دەکاتن وە بەداخیشەوەی کە دەیلێم خەڵکی کەرکووک بەڕاستی زۆر لە نەهامەتیدا دەژی یعنی چی جارێکی تر ڕاکان سەعید بڕیارێک فەرمانێک دەربکاتن ئەجیزەی ئەمنی کێ لە کەرکووک هەمووی خۆیانن ئەوانەی کە لە خواروی عێراق هاتوون نامۆنە بە کەرکووک میلیشیاتی حەشتی شعبی هیچی نابینن خەڵکی کەرکووک هەمووی لە شارەکانی خوار و وەسەط و جنوبی عێراق هاوردیانە. حکومەتی عێراق
خۆشی خواستی ئەمەی هەیە ئەگەر نابۆ بێدەنگە بەڵێ حکوومەتی عێراق ئێمە بگەڕێینەوە ئەو حکوومەتەیەک لە دوایەکانی کە دوای 2023 کە پرۆسەی تەحریری عێراق هاتەکایە و بەڕاستی هەر ئەوانیش بوون وعدیان دەدا لە جێبەجێکردنی دەستور و لە جێبەجێکردنی گەڕانەوەی ماف بۆ کەرکووچەکان و خەڵکی مەناطقەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کە مەشمولە بە مادەی 140 دەڵێن جێبەجێ دەکەن کە دەگاتە سەر کورسی حکم بەداخەوە جێبەجێ ناکە. ئێستا ئێمە گە تەماشا بکەین وەکو حکوومەت لە عێراق دەبینین دەڵێ من پابندم بە دەستورەوە، بەڵام کە دێتە سەر فەقەرەکانی ئەوانەی کە لە بەرژەوەندی خەڵکدایە جێبەجێ ناکە، ئەوەی لە بەرژەوەندی خۆیاندان تاکلایەنە جێبەجێ دەکەن. ئشمعنا ئێمە مادەی 140 هەتاکو ئێستا حکوومەتەیەک لە دوایەکان کە دێن پابندن بە جێبەجێکردنی کە دادەنیشێ لەسەر کورسی حکم خۆی وا دەبینێتەوە کە ئەنەوە دنیا شام شەریفە و تر جێبەجێ ناکە. بەداخەوە ئێمە دەبێت سوور بین لەسەر ئەوەی کە جارێکی تر ئەوانەی کە نامۆنە بە کەرکووک نامۆنە بە منتقەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کە مەشمولە بە مادەی 140 جارێکی تر ڕێیان پێ نەدەین. دەبێت ئێمە یەکریز بین، دەبێت ئێمە بەڕاستی بتوانین زیاتر لەگەڵ منەظەماتی دەرەوە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکاندا بەڕاستی دەبێت ئێمە نیگەرانی خۆمان لەسەر خەتبین، چونکە ئەوەی کە دەکرێت لە کەرکووک قابلی قبولیە. من لێرەوە دەڵێم ئومێدی خەڵکی کەرکووک جەنابی سەرۆک بارزانیە، ئومێدی خەڵکی کەرکووک و مەناطقەکانی دەرەوەی هەرێمی کوردستان جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کاک نێچیروانە. بەگەڕێنەوە ئومێدی خەڵکی شاری کەرکووک جەنابی سەرۆکی حکومەت جەنابی کاک مەسعود بارزانیە. بەڕاستی خەڵک چاوەڕوانە چ کورد چ تورکمان لە مەناطقەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کە مەشمولە بە مادەی 140 ئومێد و چاوەڕوانن، چونکە هەتاکەی نەهامەتی، هەتاکەی دەربەدەری، هەتاکەی جارێکتر پرۆسەی تعریب بەڕاستی خەڵک چاوەڕوانە و خەڵکانێک هەند دەڵێن تورکمانەکان مستەفیدن. من لێرەوە دەڵێم خەڵکی تورکمان بەڕاستیەکەی زۆر زەرمەندن لەو وەزعێکی ئێستا لە کەرکووک دەگوزێری بۆ لەبەر ئەوەی کە نە ڕووی اقتصادی دەتوانێت کار بە حڕیەت بکاتن، نە لە ڕووی ئیجتیماعی دەتوانێت ناو خەڵک جوم و جۆری خۆکە خەڵک دەترسی حتاکو گەنجەکانی ئێمە لە نێو شاری کەرکووک تورکمانەکانی خۆمان کە ساڵمان پێن دەڵێ ئێمە ئێوارە دێ دەترسین لەبەرەوەی ئەوەندە هێز و میلیشیات تەواجد دێ نازە ئەوەی بمان با بزر دەبین بۆی کە ئەمن و ئەمانیە. دەڵێ ئێمە پێش 16 ئۆکتۆبەر کە هێزی پێشمەرگەی کوردستان لە مەناطقی کەرکووک و دەوروبەری کەرکووک بوون ئەمن و ئەمان زیاتر بوو، خەڵک هەستی بە وجودی خۆی دەکرد، خەڵک هەستی بە حاڵی خۆی دەکرد. بەڵام ئێستا کەرکووک و مەناطقەکانی کە مەشمولە بە مادەی 140 زۆر لە نەهامەتیدا دەژی. حکوومەتی عێراق تا ئێستا حکوومەتی نوێ پێک نەهاتوو، بڕیارە هەوڵ هەیە کە لە چەند مانگی داهاتووشدا بێت ئەگەر پێک بهێنرێت. چەند گرنگە ئەم جارە ڕێککەوتنێکی کۆنکرێتی لەگەڵ لایەنی عێراقی لەگەڵ حکوومەتی عێراقی بکرێت کە بە تایبەت بە پرسی جێبەجێکردنی مادەی 140. بەڕاستیەکەی وەکو بن ئیشارەتم پێدا ئومێدی ئێمە جەنابی سەرۆک بەرزانیە لەبەر ئەوەی کە مەناطقەکانی کە مەشمولن بە مادەی 140 جەنابیان هەمیشە تاکید دەکاتەوە لە هەموو مفاوەزات و لە هەموو لێدوانەکاندا و لە هەموو چاوپێکەوتنەکاندا حتاکە وەکو استراتیژیەت وەکو پرۆژە بۆ ئایندە یەکێکە لەو خاڵانەی کە بەڕاستی ئومێدمانە. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر حکوومەتێک و هەر کەسێک و هەر لایەنێک بێت بۆ بەغدا بڵێ من سەرۆکایەتی حکوومەت دەکەم دوای ئەوەی کە ئیتیفاقێکی کۆنکریتی دەکرێتن دەبێ بگرێتەوە بابەند بێ بە دەستور. ئێستا ئێمە دەیبینین محکمەی ئیتیحادی بەڕاستی زۆر جار خۆی پێشێڕی دەستور دەکاتن بۆ ئەوەی کە بەرگە هەندێ بڕیاری دەرکردەوە بەڕاستی پێش ئەوەی کە یاسایی بێ سیاسیە. بەڵام دەبێت ئەوەش بەڕاستی پێش ئەوەی حکوومەت تشکیل دەبێت چاوێک بخشی عادەت نەڤەرێک بکرێت لە محکمەی ئیتیحادیش بەڕاستی ئەوە گرنگە چکە تۆ کە دەڵێ محکمە ئیتیحادی ئەعلا سوڵتەیە کە ئەعلا سوڵتە بوو دەبێت دوور بێ لە سیاسی دەبێت بێلایانی خۆی پیشامدا. بەڵام ئێمە دەیبینین ئێستا کەوتۆتە بن ڕکێف و ئەجندای هەندێ هێزی سیاسی لە بەغدا ئەوانەی کە ئەوان مەرامیانە و لە بەرژەوەندی ئەواندا وەکو محکمەی ئیتیحادی جێبەجێ دەکات. هەتا دەشگەڕێنەوە ئەو بڕیارانەی کە ئێستا لە محکمەی ئستئنافی کەرکووک دەرەچێت سەبارەت بە ئاخر قەراری کە 2/6 دەرچوو بۆ ئەندامانی ئەنجومەنی پازگا و خصوص دەرخۆشم ئەوە بەڕاستی ناحەقیەکە. بۆ ناحەقێ ماڵی ئێمە ممتلەکات ئێمە لە من دەستی ئەواندایە. ئێمە شەکوامان تەقدیم کردو کە داوای مافی خۆمان کردو مافەکەمان بۆ بگەڕێتەوە. بەڵام هەتا ئێستا ئەوان استیجابەیان نییە. بەلوە ئیندەما محکمەی ئستئنافی کەرکووک ئەوەندە پابەندە بە سیاسەتەوە بۆ هەندێ لایەن و هەندێ مەرام قەرارەکان جێبەجێ دەکات پێش ئەوەی کە قانونی و یاسایی بێ سیاسیە. یعنی کەرکووک بالئیجماع
پێویستی بە ئاشتیە، پێویستی بە گەڕانەوەی کەرکووچەکانە، پێویستی بەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان بگەڕێتەوە، پێویستی بەو هەماهەنگی هەیە کە ئێستا حکوومەتی ئیتیحادی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئارادایە بۆ گەڕانەوەی ئەو ئۆپەراسیۆنە مشتەرەکانی بینی وەزارەتی دیفاع عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان. پارێزگای سەپێنراوی کەرکووک لە چۆم حەقی بەخۆی داوەیەکێک لە تکری تێنێ فۆرمی کەرکووکی بۆکە، بەڵام کەرکووچێک هەتەنها لە بەرەوەی لە کەرکووک نێ دەڵێ دەبێت فۆرم و کارتی زانیارەکەی بسووت. ئەوە بن بە حەقیقەت دەیبینم ئەوەی کە ئێستا ئەو ناحەقیە بەڕاستی بەرامبەر خەڵکی کەرکووک دەیکات لە مەحافەڵەکان تر، یعنی ئێستا بگەڕێنەوە بوو ئەوەش لە هەندێک قەضا و ناحیەکانی دەوروبەری کەرکووش بە شاڵاو یعنی بە بەرنامەجەکردن دەیانێنێ بۆ کەرکووک، حتا لە مەناتقی تکریتیش ئەوەی کە ئێستا ئێمە دەبین لە منتقەی تکریت بەرنامەیەکە هەندێک لایەنیش بەداخەوە کە متعاونن لەگەڵ ڕاکان سەعید بوو ئەوەی کە ئەو پرۆسەی وا پیشان بدەن بەیانی دوو بەیانی کە بڵێن لە کەرکووک استفتایە بکرێتن یعنی ئیحسایەک بکرێتن، ئەو ئیحسایە بەڕاستی نا بەو شێوەیەکی ئێستا ئەوان دایانی بیکەن، دەیانەوێت عروبەت نەشرکەن لە کەرکووک، دەیانەوێت شاڵاوی تعریب بە زۆری نەپشاندن، هەر کەس و عگالی خۆی بکات و بێتە بەر دەرگای خانووکی کە لە ناوی دانیشتووە بڵێ من عەرەبم من عەرەب کەرکووک، ئێمە عەرەب کەرکووکمانەیە، تاریخمان لەگەڵ عەرەب کەرکووکەیە، ئەوان برای ئێمەنە، لەگەڵیان تێکەڵاو بووینە، تەئازر هەیە لە بینی ئێمە ئەوان، بەڵام ئەو عەرەبانەی کە بە پرۆسەی تەعریب لە شارەکانی تر و لە جنوب و وەسەتی عێراق دێن بەداخەوە قابلی قبول نییە، ئێمە بێدەنگ بین لە ئاستیان، دەبێ ئێمە معەدەل لەمە لەسەر خەتین ڕاشنەوەستاینە، بەڵام وەکو گوتم ئومێدی ئێمە پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێز عیرفان کەرکووکی سەرۆکی پارتی گەلی تورکمان، سپاس بۆ ئامادەبوونتان لە ستۆدیۆ، سپاس بۆ شرۆڤەکانتان. سپاس.